ئەرە تۆ پێم بڵێ ئەرە تۆ چیت MBC جزیرەی BBC ئەرە تۆ چیت فەزەکیان هەموو هەواڵە و پێ بوو ئەڵێم ئەوە هاوڵانە تازە بوون منی تازە بێزەکەمی کورم بڵاو ناکەمەوە دەرخواردی بینەرەکانم ئێم هەواڵی تازە والله باوکم بە حەقی قورعان سێری گەڕە بکە یەک کەس خۆ تەلەڤیزۆنی نییە هەرێمە گوێ لە تۆگرێ والله باوکم دەرەجێش سەمەکە کوڕم بێتۆش ئەڵێم ئێگیان ئەمڕۆ ئەزانی شوکارەکانمان چییە؟ نەوەڵا دەیزانم چی هەیە ئەمڕۆ سێ شوێنمان هەیە ئادەی ئەویش تەعزیەیە تەعزیە یەکەممان ڕاوەستە هەمووی موسیبە بە ناشکری نەبێ ماڵی ئەحمەی پاسکرسی هەژنەکە عەمری خوای کردووە ئەی نەچوونیەوە چوین لە ماڵەوە دانیشتێ نابێ بچین کوڕم تو عێراقی ئەوە نەبێ شتیش نانێ بەسا ئەخە باشەوە بۆ مزگەوتیش نەچوون با بێ بچین عادەتە تۆزە سەبووری بێن لە ئەحمەی پاسکرسی بەخوا و ژنەی گریانیشم هاتە بە دەرگایەک بنێشتی کوردی بۆ هێنانەوەراجەرازانێ باوکم بە حەقی ئەو قورعانەیەوە ڕاز ناکەن نە بۆ تەعزیەچن نە بۆ سەرخۆشیەچن نە بۆ لای خاوەن تەعزیەچن ئێوە بەس بۆ قسە و قسەڵەکەەوە کورە کوڕم تو عێراقی ئەوە نەبێ ئێشێتی دووەم تەعزیەشمان کچەکە ڕەشەڕشەی دەڵەن هاچا بەش خەڵەکە ئەدەی بە دوژنەوە بوو کچەکەی ئەمری خوای خۆی وایە ناباسم ناکرد لە کۆڵان چی بۆ تۆ کرد عاشقتم باوانەشێ بچین بۆ نامێ ڕاستە کەش بۆ دیدەن تازی سێمیش براسەکەی ڕەحەت درێژە چی داتوە ئەمیش ئەمری خوای کردو بەبێش گەنج بوو گەنج بوو خوافیکە خوالێ خۆش بێ یاخوا ئەبێ هەسێکی بچین باشە ئەنە با بڕۆینێمە ئێمە چین بۆ ئەو تازیانە کورە کوڕم تو ئەبێ مەمنونی ئێمە بی بۆ خێرە بۆچی مەمنونتامم پێی بڵێ کورە کوڕم لەوێ ئەچین چاوە گێڕین کچێکی جوانە بۆ دۆزینەوە ئەی ئەوکانی ئەو ڕۆژە پیشانی بم بەخوا دوسێکی وەرە جوانمان بۆ گرتووی پیشانی بە ئەمە سانایە بەخوای شکەرە ماڵانی کرێشری وا دوزەکە ئەمری 21 ساڵە ئەمان چیە ئەمەشیان ئەمە سنروێیە ئەم سنروێ وەیە گرج و گۆڵە حەز بما دووبوون ناکە وی چێشورانێکی بۆ کەماڵە بۆ پاکات ئەمەشیان زۆر جوانە بەڵابەزەکەشی پیشان بە ئەمە باڵابەزەکە ئەوانە لە تەعزیە گرتومانن جا لە تەعزیە ئەزانی کێ جوانە و کێ ناشی ئەم مەشغوڵیانەکە منیش ئەوە ڕسمیانەگرم ئەو باشە تۆ فەزەنیش جگە لە ئەخبار و هاڵان بۆ دوکانێکی فۆتۆگرافیش ناکەیتەوە شڵاوەشەکە بۆ قەچەکە باوەڕەکەرەگە و تەعزیە دەدی وی نامزای سێری پێڵاوکەم جلکەم قشکەم نازانەوە گوێ نازان بۆ بەمە بۆ تەعزیاتم لێ بۆ حەفلە باوەڕم پێ بکەنیە هەر حەبەسا بووم هەر حەبەسام بە مکیاجەوە بە جلی جوان و کەشخەوە بە تەسبیحی قژەوەیەن نییە گریان نەبوو من ئەو شتا ناچێ بمەشە کاکە من ژن و شن نایەنم کەسیش مۆمە دۆزنەوە نانابیێنە کوڕمە تاکەی تو ئاوا بمێنی تەواوی ئەی تاقی ئاوابی با بمێنمەوانە کاکە ژن و شن نایەنم ئەی باشە تۆ پێم بڵێ لە تەعزیە بۆ ئۆکەی ئەوە چێ فێریەمە بوون ئەوە ئۆکەی نایزانی ئۆکەی وەڵامیش نایزانم فەزەجی ئەڵم نەڕۆی نەڕۆی هەسە بابڕین خۆشت جوان کردەوە بۆ تازیەکە بۆ خەڵکە شێ دەلەچکەی بێنە مەلا قورئانە خوێنە گوناحبارە بین بۆسە دانیش پێم بڵێن یەکەم شوێن تەقاند و شڵقاندنەوە ئەخبار کوێیە هاچین بۆ ژنەکەی حەی پاسکرسی نەمردووە چین بۆ لای دڵخۆشی کام حەسوورە درێژ نەڵێ قۆڕنەکەم خۆشنەکە عەمری خۆی کردو خۆ گەنجیش بوو فەرمو دەستکیشەکەم بۆ ژنە چاکە تۆ لە ماڵەوە بە زوویەمەوە فەرحانگیان بەخێر بێ بەخوا وەزعم زۆر خراپە ژنی من ژن نەبوو شێر بوو بەزەوە لە بەچکەمش گەترسا وڵای ترخوا عافی کاڵێکی بە ساخە ئەحمەی برا لە من ڕووی بەخوا ڕۆحەکە ئاهات وانەیە قەرە خەرمانێکی بۆ کردم ئەیزانی حەزم لێتی ئەوە نیە بە کشمیش و تەرتی باتوشتەوە ئەو پشتە مەغزەی بۆ زوورە کردمەوانەیە پشتە مەغزە ڕۆی خوا فرسەتێ بە تەحەمولێ بێ تۆ پیاوی پیاو بە قوربان بەیانیان نانی توجاری هێنە ڕای کرد ساعت ژی بەیانی ئەیزانی حەزم لە قەی ماغا فرسەتێ بە دەبەس بەخوا خەریکە تێگەچم بەخوا ئێمە ئەو کەژوویەوە باقەل و داڵ چاوم دەربێنن ئەڵماتێنی پێ بکەن خوا نەکە بۆ مردن باشم من تەواو تازە گۆرەدا ئەحمەی برا منیش مەخەرە گریاندە تەحەمولێ بێ بە ساقم خۆ نەبردووە حەبسەد ڕۆی خوا جەزاو باتەوە دەبەسە تەحەمولێ بێ ئەخە با تۆشمان لە چیز نەچی ئەی چی بکەم هەلا بەخوا خەریکە تێگەچم کاک ئەحمەدیان خۆت بێ تاقەت مەکە برا ئەی فەرحانگیان چی بکەم
چی بکەم تحمل بێ ئەحمەی برام کاکە خوا فرسەدە ئیشەڵڵا بەخوا خەریکە تێگەچم ئەو بالمناسبە بیرم کەوتەوە ڕوحە تۆ لافیتێکی بەردەرگان نووسیوە بەڵێ ئەگە بڵێم ئەمرن نەمێنێ بەم لیشکا و پێم ناخۆش نەبێت بۆ دیکە کە دەمادام نووسیتە حەفسە ئەوە نەخۆش نازدەم نەخۆش بوو ئەمە بیخوای کرد و خێزانی ئەحمەی پاسکیل چییە لە خوارە بوو نووسایە پاسیلی سێتایمان بۆ هاتو بەتایی چوو لێسەوە باتێ حیامان بچێ پاسکیلی چی وشتی چی السلام عليكم. السلام ورحمة الله وبركاته. رحم الله لمن عاد الفاتحة. يا ربي خوا عافيك يا بابا خير بي ستر يا بابا ولا خير بنعي كما تدري شو يوم تشتغل خير بي باش تمشكاوە اخوانك ئەوە سشنەکەم لێرە بووە ئەو تەپڵەکە هێز لێ بێ ڕێگەی بن بوولا بەخوا ژنێکم هەبوو پیان بابەکەبی کاکە سلامتك خوش پەرێشانم كاكي جا خفتي اليوم خو باخذ بايتر هم ما نمري هم ما باي مردنين يا ربي خوا عافيك اخوان لك بنعي کەسنی منی راسك نەبوو راسك تاب لي خانم السلام عليكم. عليكم السلام عليكم السلام. خافي فرق دانانیشم لا دانش ناتوانم دانیشم بخير يا اخوة باشە بۆ لە من ڕۆی هەمومان بڕۆی بەقوربان تەحمل بێت تەحمل با تووشی بەڵایەکی ژنەبی کاک نازم حاڵم زۆر أزانم والله أزانم الشر بەخوا خەریکە تێگەچم والله كيف شيء أزانم والله ناخذ بەخوا هاکە ڕۆژە چوم لە شەتەڵ عەرەب خۆم قسە ناو ئەوە بۆی بخەین کێ والله أخي شيء أزانم والله عافيك يا أخو ترى الدنيا أمرنا بخاطر لما چی بکەین لە من ڕۆی أزانم والله والله بێ ڕۆژێک ئاگاتان لێم بێت ئەگەر خۆم نەکرد بەو شەتەڵ عەرەبیا خۆم نەکەگانی تم نەزانی بێت لا جا حاجات بون رقادونا بربية بصرة ورا ما خو ما دربني خانو دكان مانية بوونێک بەتی کوە ناشوینە بێ ئاویتیانەمە خۆش میتە فڕێم تا ئێرەمە شەتەڵ عەرەبەکە قوڵە یەکسەر چوی دەژە دوو جاڵی بڵق ئەیتر نامێنێت یەکسەر دەخینکی خەریکە شێدە بۆ وای دەشتێکم لێ بکەن بەخوا خەریکە تێگەتم بەو قورئانە حاجاني نيجن بيلي توا كل باب ژنێنانی چی هەوا چۆن لە ڕوویە شدووە با من بڵێیت ئاخە من هێشتا ژنەکەم کفلی زەر نەبووە ئەی هاوارەی کوا چی بکەم کێ كل زور ناس دارة تبلع عمري من لم فريشته ئاخ حەفسەت بۆ ڕۆشتی على أحجان والله هي أو بتاع سجاير اللي مكوتو عشان جاري ميزو بسعره ليك چییە؟ أو حفصة كودي موبايل أوي نەبابە نامۆبایلی چی هەژنەکەم نایە حەفسەت بوو خوا عەفویکە ئەمڕۆی لە هەموو ڕۆژێ خۆشتر بێ دووسێ جارێ چوون بۆ مەحکەمە ویتم ناوەکەی بگۆڕم وتم کاکە ناوەکەیم بۆ گۆڕن حەفسەت معقول نییە هەلعەلەقە بۆم کەم بە 600 یان ڕقم ناگێڕێتەوە چکە عینەن طبیعەتی هینی هەیە کیلۆمەتری زیادەتی پێم وایە بەخوا خەریکە تێنجم بۆ قورئانەکە هەیە بەو کەژویەوە ئاخ چۆن ئەو ئاگرە کردە دڵی منەوانێ ڕسمەکەی بێ السلام عليكم. عليكم السلام يا أخوة بخير بيه تحيات الفاتح. بخير يا اخوة ڕۆکە و باجە حەفسەدا ئەوەنەم خۆشەویست ئەوەنەم خۆشەویست دوو ڕۆژە من نانم نەخواردووە لەوە دیەوە باج حەفسەدە مردووە ناخۆش نەچۆتە دەمەوە بەقوربانم خوا ناخۆشیتان ناتێت چی بکەن ئەمە سونەتی ژیانە بەقوربانی خوا بەخێر بێ خوا ڕسمەکەی ئەنجا باج حەفسەدە نییە هەر لە مناڵی ئەوە کۆمانیەکەدەوە پارێدانەوە بەخوا گەلێگە لە مناڵیەوە خۆشمەویستم ئەزانم طبیعەتی هەروە بوو عەزیزێکی ژەیە خوا بەخێر بێ خوا ڕسمەکەی بڕواکە کاکە ئەحمەد باجی حەفسەد نەبوو ئەی هەر سڵە بوو ئەرە کاکە بەس برێنم بکرێن گوناحتەکە من وەزعم زۆر تەواو كاكا دەتیگەێنە برام ركاك راسك أبي خزاي أنا لساني مرة برينو بيا ما قلنا دوا گوناحتانەکە وەڵڵی خوا ڕسمەکە احمد رسم لە چی کاکە تو عیوناکی ئەوە زایم چۆن ڕۆحەیجان لەسەر چنان ڕسمێکی گرتی من و حەفسەت دانیشت بووین مراوی هاتبوو قەراغە کولێرەمانەیە بۆمانە کرد بە تری دەیخوان ئەم لە پڕێکە ڕسمێکی گرتم بە یادگاریەکە یادگاری مەقلێرەوە پڕی باوکم تەواو نەجات بوو تەماپی کولێنزە و کاکەی جانجرا و سێمانەکەی چێکە دەکۆی ڕسمەکە یاخوا بەخێر بێت دڵم پڕ لە ژانە شو أزار ده؟ فزلويزة كورة هو أزاري شيء نبيست بالتلفزيون نبيست بحوالي كسا أما خوي همو إخباري شيء قريش لا كل هاي ناس ما تطبلي بميديا ليا شو زاتي؟ نباب ميديا كردي إيه
اما شلون بيبينين يعني تو غسيلك او كم حزقي استا بوتينم دابا برين بو شوي ولا يو كاكا عيب يومي انا كاكا جنابي شلون بس اللي شويه كان محاولي بينيني بكين نابي صارت عزيجنا انا كاكا من إيرا حالك مليبية ليبية. هيك دق بانيا كين درو غسيلك الله كم اخي نابي لبرمي انا كاكا حليه كم توزو الصغير يا أحمد دقي شي تعيبناكي بو شو شيتو ازاين شون دو سيدا قم بيتي خلاف فورا يمو كورا كاكا عيب وخلق بولايتو هاد وجنيتو مردو بوحا يا مانا بي باشا بقربان توش براي مني يا با. يا باشا ميوانك هاد بخيرات نبكو دو سيدا قم بيتي يمو يشي شو هيك بو شو تو اقل وضعي منها اي طبعا اقام له وسع كاكا بو تعزيك النالم إيه بقربان بوشي. راس والروان من غازات مزورة أوا. ليرة برلايكم يا مان نبي لي بريد بوي ألم دبر استقرين وزويين زويد زويين اي اما بو شو بي أتم بنا خلنا كي بيا كم تو كابلاكي زون سيري كاكا دو سيدا قم بيتي يمو شو مبانا بس يلا فل 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 يا تشاو تشاو بخير فرح اللهم بخير بين يا أخوة بخير تشاو بخير تشاو فرموا بخير بين يا اخوه يا اخوه بخير بين بخير